سڵاتان لەوێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ئەدانەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان لەلایەن بەرپرسانی هەرێمەوە، درێژێ کەشی توندی ئەمنی لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان، دەست بەسەرکرانی 127 هاوڵاتی لە 3 پارێزگای جیاواز، ناڕەزایەتی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پاڵاوگەی گازی ئیلام و بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی نەسرین ستوودا لە زیندانەکانی ڕژیم. درێژەی هەواڵەکان. ئێدانەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان لەلایەن بەرپرسانی هەرێمەوە ڕۆژی ڕابردوو مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەیەکی ڕۆژنامەوانیدا بە توندی ئێدانەی هێرشەکانی کۆماری ئیسلامی کرد بۆ سەر هەرێمی کوردستان. بەپێی هەواڵی گەیشت و ناوبرا و ئاماژەی بەوە کردووە کە سەرەڕای ئاگربەستی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا هێرشەکانی ڕژیم بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوام بوون و بەهۆیەوە 5 کەس گیانیان بەخت کردووە. ناوبراو جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە کۆماری ئیسلامی بە مەبەستی تێکدانی ئاگربەستەکە درێژە بە هێرشەکان دەدات و داوای لە حکوومەتی فدراڵی عێراق کرد کە دژ بە هێرشە موشەکی و درۆنیەکان هەڵوێستی توندی هەبێت. درێژەی کەشی توندی ئەمنی لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گوشارێکی توندی ئەمنیان خستووەتە سەر هاوڵاتیان. بە پێدوایین هەواڵەکان ڕژیمی کۆماری ئیسلامی بەدانانی سەدان خاڵی پشکنینی نوێ هێرش بۆ سەرماڵی هاوڵاتیان بەبێ بەڵگەی قەزایی، داخستنی دوکانی شارومەندان و هەروەها زەوتکردنی داراییەکانیان گوشارێکی زۆری ئەمنیان خستووەتە سەر هاوڵاتیان و ئەمەش بۆتە هۆی ناڕەزایەتی بەربڵاوی خەڵک. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان هێزەکانی ڕژیم بە بیانووی گەڕان بە دوای چەک و ئامیری ستالینگ هێرشیان کردووەتە سەر ماڵی سەدان هاوڵاتی و تەنانەت بەو پەڕی تند و تیژیەوە لەگەڵیان هەڵسوکەوتیان کردووە. ئەمە لە کاتێکدایە کە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاماژەیان بەوە کردووە کە دەست بەسەرکرانی هەر هاوڵاتیەک بە هۆکارێکی ئەمنیەتی سزای تند بە دوای خۆیدا دەهێنێ و هەروەها هەموو داراییەکانی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە بەرژەوەندی حکوومەت دەستی بەسەردا دەگیردرێت. دەست بەسەرکرانی 127 هاوڵاتی لە 3 پارێزگای جیاواز. لە ڕۆژانی ڕابردوودا 127 هاوڵاتی لە پارێزگا جیاوازەکانی ئێران لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. بە پێی دوایین راپۆرتەکان ئەو هاوڵاتیانە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات، کۆکردنەوەی زانیاری سەبارەت بە پێگە هەستیارەکانی ڕژیم و ناردنی بۆ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەری کۆماری ئیسلامی و هەروەها هەڵگرتنی وێنەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. شایانی باسە کە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. ناڕەزایەتی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پاڵاوگەی گازی ئیلام. ڕۆژی شەممە 29 خاکە لێوەی 1405 هەتاوی کرێکارانی لەسەر کاردەرکراوی فازی دووهەمی پاڵاوگەی گازی ئیلام دژ بە خراپی دۆخی ژیانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری شارستانی چەوار سەر بە پارێزگای ئیلام ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم و هەروەها کەشی توندی ئەمنی لە ئێران نەک تەنیا زۆربەی پیشەکان داخراون بەڵکو نرخی هەڵاوسان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. ناڕازیان لە درێژەی کۆبوونەوەکەدا جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە بەهۆی خراپی دۆخی ئابووریان تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە و خوازیاری پێدانی هەقدەستە دواخراوەکانیان و هەروەها گەڕانەوەی ببورن گەڕانەوەیان بۆ سەرکارەکانیان بوون.
بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی نەسرین ستوودا لە زیندانەکانی ڕژیم. بە پێدواین راپۆرتەکان نەسرین ستوودا پارێزەری دادگوستەری و چالاکی مافی مرۆڤ سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 18 ڕۆژ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو ژنە چالاکوانە ڕۆژی چوارشەممە 12 خاکە لێوەی 1405 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارە ئیطلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە ئەو هاوڵاتیە لە سەرەتای دەست بە سەرکرانیەوە تاکو ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. بەردەوامی پشڕانی هێڵی ئینترنەتی نێودەوڵەتی لە ئێران. بە پێی دوایین راپۆرتەکان هێڵی ئینترنەتی نێودەوڵەتی لە ئێران بۆ ماوەی زیاتر لە 1176 کاتژمێر داخراوە و هاوڵاتیان پەیوەندیان لەگەڵ دەرەوەی وڵات نییە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی داخرانی هێڵی ئینترنێت لە ئێران نەک تەنیا پەیوەندی هاوڵاتیان لەگەڵ ئەندامانی بنەماڵەکانیان لە دەرەوەی وڵات پچراوە، بەڵکو ڕێگری لە بڵاوبوونەوەی هەواڵەکانی جەنایەتەکانی کۆماری ئیسلامی دەکرێت و ئەمەش بووەتە هۆی بەرزبوونەوەی بەرچاوی کەشی ئەمنی لە شارە جیاوازەکان. لە هەمان کاتدا سەرچاوە ئاگادارەکان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە چەندین ملیۆن دلار زیانی مادی بە خاوەنکارە ئۆنلاینەکان گەیشتووە و لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدان. هاوکات راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هێڵی پەیوەندی ناوخۆی ئێران سنووردار کراوەتەوە و ئەمەش کوشارێکی چەند هێندی خستووەتە سەر شارومەندان. کردنەوەی ئاسمانی ئێران بەڕووی بەشێک لە گەشتە هەواییەکاندا. ڕۆژی ڕابردوو بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕایان گەیاند کە ئاسمانی ئێران بەڕووی بەشێک لە گەشتە هەواییەکاندا کراوەتەوە. بە پێی دوایین هەواڵەکان ئاسمانی ڕۆژهەڵاتی ئێران بەڕووی کۆمەڵێک لە گەشتە نێودەوڵەتیەکاندا کراوەتەوە و لە ڕۆژانی داهاتوودا قۆناغ بە قۆناغ لە سەرتاسەری ئێران ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت. ئەمە لە کاتێکدایە کە بەرپرسانی کۆمەڵێک لە شەرکەتەکانی گەشتی هەوایی لە ئێران ڕایان گەیاندووە کە فرۆشتنی بلیتی هاتوچوێ گەشتە ئاسمانیەکان تا کاتێکی نادیار لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانەوە ڕاگیراوە و قەدەغەی بەسەردا سەپێنراوە. دووە هەواڵمان سەبارەتە بە داخرانەوەی داخستنی گەروی هورموز و بەرزبوونەوەی ڕێژەی ئاڵۆزیەکان. ڕۆژی ڕابردوو بە پێچەوانەی وتەکانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی گەروی هورموز بەسەر کەشتیە بازرگانیەکاندا داخرا و هێرشکرایە سەر ژمارەیەک لە کەشتیەکان. بەپێی هەواڵی گەیشت و بەرپرسانی سپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕایان گەیاندووە کە بەهۆی لەسەرەوە بوونی ئاستی داخوازیەکانی ئەمریکا بۆ بەڕێوەچوونی دانوستانەکان بەشداری لە دانوستانەکانی ڕۆژی دووشەمەی ئیلامابادی پاکستان ناکەن و هەروەها جەختی لەسەر ئەوە کردەوە کە لە دانوستانەکان دەکشێنەوە. لە هەمان کاتدا دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا ڕایگەیاندووە کە لە ئەگەری ڕێکەوتنەکانیان لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی نەک تەنیا گەماروی گەروی هورموز و ئاوەکانی باشووری ئێران چڕتر دەکاتەوە، بەڵکو هێرشەکان بۆ سەرپێگەکانی ڕژیم لەسەر لە نوێ دەست پێ دەکەنەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.